بتخۆم بەنانی بەجاگری ناسکەنانی بتخۆم بەجارێ بۆ نانوچایی ئێوارێ ئێرە بانەیە شارێک لەسەر سنوور خەریکم بە قاچاقی لەم سنوورە تێپەڕە بووم بۆ چوون بۆ فستیواڵی فیلم یەکەمین فستیواڵێک کە لە دەرەوەی وڵات بەشدارم جیا لە من سێ کەسایەتی تری بانەیی بەشداریان لەم فستیواڵە کردووە کاک هایی لیژنەی فیلمی درێژ کاک هیوامی نژاد دەرهێنەر و کاک عەلی مەحموودیان ئەکتەر ئەو کات کە شوم کرد 15 ساڵانە بوو ناسر 10 ساڵ لە من گەورەتر بوو من پێم عەیب بوو کە ناسر 10 ساڵ لە من گەورەتر بوو زۆر ناڕەحەتیش بوو وەلی چارم نەبوو من بەم فیلمەوە لەم فستیواڵە بەشدارم دوایین موسیقا نابیسرێت ئەو ڕۆژە خەڵقێکی زۆر هاتبوو خەڵقێکی زۆر بە تەکن جوزەرەوە پەڕی کە ئەکەر بە ئیشتیا بە مەرام خۆیان بانە بە چاوەوەی شارێکی چکۆلەیە دەرهێنەری سینەمای زۆرە حركات إمرو هشت نفر مردقا إما إمرو دو شانس مان هست شانس أول يمسا أول نحبرين شون أول كوا مردقا هەر دەرهێنەرێک چیرۆکێکی هەیە بۆ گێڕانەوە بە شوێن کەسێک کە ئەگەڕێم داستانی ئێرەی بۆ بگێڕمەوە حەزمە کرد دارە سوتاوەکانی ئێرە پیشاندەم لەگەڵ بەردەکان ئاشنای کەم ساڵانێکی پێش ئێستا بانە دوو هۆڵی سینەمای بووە و بەڵام ئێستا ئەم شارە هۆڵی سینەمای نییە و زۆربەی خەڵک ناتوانن هیچ کادەم فیلمانە ببینن ئایسەر کەست ماسەوە پرسەکەی کاڵە هادی چەنە کارێکی ئاسانەکە فقط بەردەوام خەریکی فێربوون و ئەزمموی زیاتری سینەما بوو زۆر جار کامێرایەکم پێبوو هەوڵمەدا بەردەوام فیلم بگرم لە هەر دەرفەتێک بۆ فیلمگرتن کەڵکم وەرەگر ئێرە یەکێک لە دێهاتەکانی بانەیە قوتابخانەیەکیان بۆ دروست کرده بوون و ئەمانم بە دەرفەتێکی باش ئەزانی تا فیلم بگرم و دواتر مۆنتاژی کەم حەزمە کرد فیلمێک لەسەر یەکەمین سینەمای بانە دروستکەم سینەمای ڕەحمان خان ماوەیەکی کورت فیلمی زەماوەندم مۆنتاژە کرد بڕیار بوو بۆ زەماوەندی هاوڕێیەکم فیلم بگرم نەکورەتە ساتی پێیەکی با بە ئاوری چی وەیە خەریکی فیلمگرتن بووم کە چاوم بە ڕەحمان خان کەوت ڕەحمان خان کە یەکەمین سینەمای بانەی لەگەڵ براکانی دروست کرده بوو بووکوزاوان بەجێ هێشت و شوێن ڕەحمان خان کەوتم
دوای ماوەیەک چوومە خزمەت ڕەحمان خان و چەند کەسێکی تر کە بیرەوەریان لەسەر ئەو سینەمایە بوو. سێ برابووین هەر مشتەرە ماڵمان زندگیمان مشتەرەک بوو. کوتمان بینە شار هاتین بۆ بانە ویستمان خواهون ناخوا کە لە دێنماوین کارێکمان ببێ کارەکە زۆرێک بێت کە بە کاری خەڵقی تر بەر نەخوا ببینە بێشترا مزاحمی کاسبی تر. دیمان سینەما لە زۆر جەمەوەشێک نەدر بۆ ئەفکاری عمومی خەڵکەکە و کە لە وڵاتان سینەمامان دی بوو. وەکێکیش ئەوە بۆ خۆشمان مەحەلی دەرامەدێکمان بێ ئەو سینەمایەمان دروست کرد. پێشەکەشی لە لای ژوورۆ ماڵی خۆشمان هەر لەوێ ئابوو. کۆمەڵگەی کوردی وەکو هەموو کۆمەڵگەکانی تر و بەتایبەت لە شارێکی بچووکی وەکو بانەیە کۆمەڵگەیەکی داخراوە. ینی هەموو دنیای ئەو خەڵقا زۆرینەیە ئەو خەڵقە دیارە کۆمەڵە خەڵق شتیایە کە پەیوەندیان لەگەڵ شارەکانی ترا هەیە هات و چووەکەن. بەڵام ئەوە عام نییە زۆرینەی ئەو خەڵقە لەو دنیا بچووکە تەسک و تروسکەی شارەکەی خۆیان ئاژین. تەنیا پەیوەندیان لەگەڵ دنیایەکی تر لە ڕێگەی دەنگەوەیە و ئەو ڕادوێیە کە شەوانە گوێی بۆ گرنگ گوێ لە چیرۆکیشەوە گرنگ گوێ لە هەواڵە گرنگ گوێ لە چیە گرن ئەنی ڕادوێەکە کە هەر ماڵێک چووتە ڕادوەکە لەسەر تاقەکە بوو بەردەوام خەریک بوو خەریکێک خەریک بوو کاناڵیە گۆڕی و ینی شەبەکەکانی شوێنەکانیە گۆڕی و سینەما کە دێت دنیایەکی تەسویری جگە لە دنیای خۆی پیشانە. ینی تۆ ئەو وەختێ بڕیارێ ڕۆژی یا هەفتەی یا بە سێ ڕۆژارێ 2 سەعات بچی بۆ دنیایە کە دنیای تۆ نییە جیاوازە لە دنیای دەوروبەرت. تقریبا کلاسی مەدرسە بووم تاسی مەدرسەش دەرسم خوێن کلاسی مەدرسە بووم ئەگەر چوم ئیتر جوان نەمەزانی کە چییە هەر وەک شتێک جۆریەکم پێسەیر بوو بە قورئان ئەگەر چوومە سینەماوەشە گۆ خەڵقە بۆ هاکاوە شێتن چی نییە قەتم نەدی بوو. ئەو وەختێ مێرد نێهێشت ماڵە باوەک نێهێشت ئەگو نابێ بچنە سینەما نابێ بچن بەم لاولایە ئافرەتەکان بێ ئەدەبیان لێ دەردێ زۆر قسە ئەکرا وەختێ وەلی ئێستێ زۆر باش بووە. ئەمە ئەو ساڵە کە بانگیان کردی ببی بۆ سەرایداری سینەما ڕەحمان خان بۆ ئەوڵجار کێ بانگی کردی کێ بانگی کردی بۆ سەرایداریەکە عەزیز خان بۆ خۆی دێ چۆن بوو مەسەڵەن چوونایە لە پێشە ماڵتان لە قایبەرد بوو وا بوو ماڵتان لە قایبەرد بووێ وەرێ سەرایدار مکڕی ئەمە ناوی دادامینە خۆشم ناوم ڕەحیمە باوکیشم کە لە ماوە ساڵی 57 ئەمری خوای کردووە باوکم و دایکم سەرایداری و سینەما ڕەحمان خان بدەیت پرس کوڕی خەلەباسی بدەیت پرس ئەوەڵ لە موچەوبەرە و کەشاوەرزیە شوان بووم لە لای باوکم منیش چی بکەم کە چۆم چمە ناو سینەما و چۆن خۆمان بۆوان نزیکەم ئەوانە ڕفێق شتیشم بوو لەوێ پێم وەکو گوتیان تۆ توانی یەک کار بکەیت بەڵام گوتیان ئەتوانی تابلۆ بژێری تابلۆیەک مامۆ مستەتیلی بووم حدودەن 20 دانە عەکسی ئەو هونەرپیشانەی لێجێ بووە لیانەدا لە تابلۆکەش دەستێکی بۆ مەخسەس شەشانمان بە خیابانە تا گەڕێکی سەر و بڕۆین و بینەوە خوار بە کوچەکانە بڕۆینە گەڕێکی سەر و لەولاوە بە کوچەکانە بینەوە خوار کە ئەمانە خۆلاسە خەڵک هەمووی بیبینێ و خانەوادە بیبینێ بزانن فیلمی سینەما ئیران ئەو شەوە چییە ئەوان بێن بۆ فیلمی تەماشا ئەوەڵ فیلم چی بووە نەزانم ئەنا خەڵک استقبالان زۆر لێکرد جوانشە زۆریان پێخۆش بوو ئیوا بوو یعنی هیچ فیلمێ نەبوو دووجاری نەبینێ سەجاری نەبینێ هیچ وەسیلەیەک کە نەبوو لە تەلەڤیزیۆن بوو لە بەسایلێک بوو بۆ تەماشاکردن هاتن خەڵک بە خانەوادەگی هاتن یا بە ئەفرادیان بۆ خۆیان هاتن ئەیاندی مەگەر کەسانی بوون کە زۆر متەعەسیبی مەزهەبی بوون چون بێسترا وەختە لە فیلمەکان ڕق شتێکی تیا بوو مەسە ئەوانە ناهات ئەویش عەدادێکی کەم بوون
ولی بۆ خۆی ناهات جوانەکەی هات مناڵەکەی هات تهران که میگن درخت سنگیه اما مردمت سلطان قلبم تو هستی تو هستی سینەما یەکەم خانەی سحرە کە من لەگەڵ یا ڕوبەڕوو بێتمە هەموو شتێکی سەرنجڕاکێش بوو دنیای بەردەمی سینەماکەش خۆی سینەمایەک بوو ئەو بەردەمیمەیانە پەڕ بوو لە کۆمەڵێک گەنج و لاو و مێرمناڵ و خەڵکی بە تەمەنی ژانی لە شوێنێکەوە بووینەوە کە حتمەن ئەو پەردەی سەردرگای سینەماکەمان لێ دیار بوو من گا لە بیرم دێ زۆر جار کاچوومە ژووری سینەماکەم وا دێمە دەرەوە کە هێشتا هەوا ڕوون بێت بەڵام کە ئەچی تۆ ئەتوێیتەوە لە ناو سحری فیلمەکەیە کە دێتە دەرەوە هەوا تاریک بووە ئەم دەفعەیت لە بەردرگای سینەماوە تۆ بە دڵە کوتە بە ترس بە خۆفەوە ئەڕۆیتەوە لەگەڵ خوایە معاملەکەی خوایە ئەم دەفعە کە منە ڕۆمەوە باوکم لە ماڵ نەبێت نوێژە بۆ کەم خوایە گەرم دەفعە ڕۆمەوە باوکم لێم خۆش بێت لەم درەنگ هاتنەوەیە ئیتر ئەم تاوانە دووبارە ناکەمەوە ساڵی تازە لە هەموو مبارەک بێت پیرۆز بێت چۆن بڵم لە کلیەی دراوسێیان لە خۆمان لە خانەوادەمان لە خانەوادەکان کولەن ساڵی تازە پیرۆز بێت ئینشەڵڵا وقتی تازەشم کردبوو منە گریام گوت سینەما سوتاوە جا بە تۆچی مێ جا بە تۆچیم گوم خۆشە بچمەوە سینەما وەکتی های های سینەمای تۆیە چیتە ناوی دوای 1 ساڵ لە سووتانی سینەما ڕەحمان خان و براکانی سینەماکەیان دروست کردەوە ڕەنگە پێشوازی خەڵک لە سینەما ئەوەنە زۆر بوو کە دوای ماوەیەک سینەمایەکی کەش لەبانە دروست کرا سینەما ئازادی کە خەڵک بە سینەمای موسڵمی ناویانە برد ڕکابەری لە نێو سینەماکان دەستی پێکرد بوو خەڵگەیان توانی هەڵبژێرن کە کام فیلم لە کام سینەما ببینن 10 ساڵبانە سینەمای بوو جا تلویزیۆنی بۆ هات بە هاتنی تلویزیۆن ڕۆشتنی خەڵک بۆ سینەما کەمتر بوو بەڵام تلویزیۆن تەنیا یەکێک لە نەهامەتیەکان بوو بۆ سینەما دوای شۆڕش شەڕی ئێران و عێراق دەستی پێکرد و خەڵکێکی زۆر ئاوارە بوون و شاریان بەجێهێشت لە کاتی شەڕ سینەماکان تۆپیان بەرکەوتە بوو ڕووخا بوون ڕەنگە تەنیا شتێکە لە ئینقلابی ساڵی 57 ئێمە بەگشتی خەڵکی شار چاوەڕوانیمان ناکرد ئەوە بوو کە ئەم دوو سینەمای لە بانایەتیا بچێت ئینقلاب کە کرا پێمان وا بوو دوای ئینقلاب ئێمە نزیک بوونەوەی ئەم خەڵقە لە سینەما زیاتر ئەبێت و لەگەڵەوەیە کە زیاتر ئەبێت کەیفیەتیش یەکێتە سەرەوە بەڵام بەداخەوە لە دوا ئینقلاب ئیتر ئێمە لەبانە هەرگیز شوێنێک نەما بە ناوی سینەما سینەمای ڕەحمانخان کە دوا ماوەیەک
بەداخەوە ماوەیەکی زۆر کاول بوو دواتری ڕووخا و بوو بە شوێنێکی تر بوو بە بانک پەیوەندی خەڵکو سینەما قرتە بۆ ماوەیەکی زۆر قرتە. دوای داخرانی سینەماکانی بانە شەپۆلێکی فیلمسازی لە بانە دەستی پێکرد. ڕاستە دیار بەڕۆکانی یاربەبا بوو بە سەردەمێک بۆ مەستی ئەسپەکان بەڵام لە ڕاستیە سەردەمێک بوو بۆ کرانەوەی ئەم شارە بەڕووی کامێرەی سینەمایە نەک کرانەوەی ئەم شارە بەڕووی پەردەی سینەمایە کە ئێمە پێشتر ئەزموو بوومان بەڵکو کرانەوەی ئەم شارە بەڕووی کامێرەی سینەمایە و بە دڵخۆشیەوە کامێرەکە بەسەر شانی کوڕێکی گەنجی بەتوانای بەهرەمەند کە خۆی ئەو ئەزمونە پێشوەشی بووە و خەڵکی ئەم شارەش. ئەمڕۆکە لە کوردستانە کۆمەڵە خەڵکی بەتوانە هەن کە فیلم دروستەکەن کە لە ئێرانە لە هەموو کوردستانە لە دنیایان فیلمانە بینندرێت ئەم فیلمانە بەداخەوە لە بانە نابیندرێت واگەر ئەش بیندرێت لە هۆڵێکی شایستەی خۆی نابیندرێت. سینەما بەر لە هەموو شتێک تەنیا بینینی فیلم نییە سینەما بەشێکی فیلم بینینە بەشێکی شوێنە ینی شوێنەکەیە شوێنەکە شوێنی بینینی فیلم بە قەدەر فیلمەکە خۆی ئەبێ بەهای پێ بدرێت کە بەداخەوە لێرا و شوێنە نییە. سینەما لە بانە دوا سینما ڕەحمانخان هیچی وجودی نەما. بۆ دانانی سینما لە ساڵی 1970ەوە من هەوڵمدا تا ساڵی 90 لە مدەتی ئەم 3 ساڵەیە هەوڵەما تا دوو دانە ئاپاراتم بنێ کە قەدیمیترین ئاپاراتن لە دنیاە بۆ ساڵۆنەکەشم ساڵۆنی ئەمفیاتر بوو هەر لەحزەیەک هەر دەیقە پێیان خۆش بێ ئیدارەی فەرهەنگ و ئێرشاد یا ئەنجومەنی هونەر یا خانە فەرهەنگ ساڵۆنیان پێ تەحتیلە کردن. بە نەزەری جەنابەت من ئەم ساڵۆنم کردایە بە قاوەخانە قریانم تیا دروست کردایە ڕۆژی 5,000 نەفەر نییە هات وەلی چون سینەمامدانە کاری فەرهەنگیم کرد لە ژێر باری قەرز و بیمە و پوڵە لێر بووم ئاخر سەر وایان لێ کردم کە لەو خیابانە ڕەدەبم فەقەت حەسرەتم بۆ بێنە. بركز قالت أن من بواجه قال إختلاف دي إختلاف ما يجوني معنا من الله ما يكمل سينما شو يعني كمان لا يكمل سينما بوشي أنا كسر ما هذا ناقة تو شيء يا رب خلقي إيرم هذا الشيء تيجي مسؤول واللي هو مسؤول نية حتى عن راحته بدي كم مشروع تجاري بس بعد شيء أما تجي تاريخي يعني حيفة السينما أجا بجرو خير تختي شبه هابيرنا سينماك واللي هو مسؤول كم رجال يجيبوا ببازار جمعنا جاء تاد جمعك جاي بينك كم يعني بۆ خەڵک لازم ترە پاساژ یا ئەمە هەموو کەس ناچێت بۆ پاساژ خەڵکی شار ناچێت وەلی هەموو کەس دێ بۆ سینەما و یەک دەباش بێت هەر بۆ سەردانیش بۆ تەفریحش بێت کەرت هەردێ بە کەمترین هەزینە ئەتوانی باشترین سینەما لە کەمترین زەمانە تاحویلی بیت باشترین سفاتشی لێ بکەیت مشکلێکی حەلیشکەیت سیمایەکی جوانیش بێ بە شارەکە بەجێگای ئەو سیمایەکە دوت مشایەکی خەڵک ئیسێکی بردگاکە ئەڕوا دەڵێ با تۆ دوورکەوینەوە ئاجوری بۆ مەسەلا بڕوخێ حتى قال لك عوارضش ما بدورة كيرت وريناك
بۆ یەکەم جار لە بانە فستیواڵی فیلم بەڕێوە چوو کە لەلایەن خەڵک و فیلمسازانی ڕۆژهەڵات پێشوازی لێکرا. من زۆر سەرسام کە لە وڵاتێک گەژیم 4 وەرزمان بەیەکەوە هەیە. لە ناوەڕاستی بەهاردا دەبینیت کە بەفر دەبارێت یان بە پێچەوانەوە چل ستونمان هەیە، بێستونمان هەیە یان وەک ئێستا فیستیڤالمان هەیە، بەڵام سینەمامان نییە. لەگەڵ هەموو حەسرەتمانە بۆ ئەم نەبوونا، بەڵام هێشتا ئێمە هیوادارین کە ڕۆژێک بێت کە ئێمە دیسان دوو سینەمامان ببێت، بەڵام ئەم دەفها بە کەیفیەتێکی باشتر، بە شێوازێکی سەردەمیانەتر و هەم دەفها بە چاوێکی ژیرانەتریشەوە فیلم هەڵببژێرین و بە چاوێکی ژیرانەتریشەوە فیلم ببینین. بە دڵنیاییەوە هەموو فیلمێکی باش بۆەوە دروستە کردرێت کە بەسەر پەردەی نقطەی سینەما ببینرێت و بە دڵنیاییەوە هەموو بینەرێکی باشی سینەما حەزەکە فیلمی سینەمایی لە هۆڵی سینەما ببینێ، هۆڵێک بە هەموو ئیمکاناتێکی سەوتی و تەسویری و دەنگ و ڕەنگەوە.